ئەوەی ڕۆیدا سەبارەت بە وەرگرتی قوتابیان دەرچووی پۆلی 12 گەورەترین ستەمە ئەوەی ڕۆیدا بێ ئومێدکردنی هەزاران قوتابی لە خوێندن و سووتاندنی بەرهەمی ڕەنج و شەونخوونی 12 ساڵەی قوتابیانە ڕەوانیە چەندەها قوتابی بە نمرەی باڵاوە و هەقی خۆیان لێزەور کراوە لە بەشی شایستەی خۆمان ناومان نەهاتۆتەوە و هۆکاری سەرەکی ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەمکردنەوەی کورسی خوێندن بۆ هەردوو بەشی پزیشکی دان و پزیشکی دەرمانسازی شتەکە ڕوونە کە چڕی دەرەجە لە چاو ساڵی بعد زۆر کەمترە و نمرە کەمتر هاتووە بەڵام گۆڕانکاری ڕووی نەدا و لە نمرەی وەرگیرانی بەشی دان و دەرمانسازی بۆ چەندەها قوتابی کە بە هەمان نمرەی وەرگیرای پزیشکی دان و دەرمانسازی سلێمانیان هێناوە بەڵام بەهۆی پێشبڕکیەوە لە دەستە پەیوەندیدارەکان ناویان لە دەرەوەی شاری خۆیان هاتۆتەوە بۆیە داوا دەکەین بەشی سکاڵایان بۆ بکرێتەوە کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت بۆ بگەڕێنەوە ناو شاری خۆیان بە چونکە هەمان کۆنمرەی وەرگیرای شاری خۆیان هێناوە بۆ چەندەها قوتابی بەهۆی کەمکردنەوەی کورسیەوە بەهۆی 1 پۆینت ناویان لە پاراڵەو هاتۆتەوە بۆیە تکایە بەڕێز وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارام وەگەوەی هەمیشە خەمخۆری تەلەبە بوویت و سەرجەمە و لایەنانەی پێیوەستن بەو پرسە داواکاریتان لێ دەکەین بە زووترین کات بێنە سەر خەت و چاو بەم پرسەدا بگێڕنەوە هەروەها داوا دەکەین سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرە بە بڕیارێکی فەرمی پێداچنەوە بە کۆی سیستەمەکەدا بکەن و کورسیەکەم کراوەکەم گەڕێنەوە شوێنی خۆی و وە کورسی پێویستان بۆ زیادکەم بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە هەموو هاوڕێیانە دێرن باتوو بە نمرەوەرگرن ئێستا تۆ چەند تێناوە نمرەکەت و لە کوێژ وەرچی داوی من بە کۆنمرەی 96.4 بوو لە دەرمانسازی سلێمانی وەربگیرم بەڵام لە پرۆگرامسازی سەلاحەدین هاتووەتە لە خواردەدامنەوە باشە پێشتر بابەت چەند کورسی هەبوو ئێستا چەند کورسیە بەگەی ئەو داتانی کە دەستم کەوتووە ئەڵێم بە نزیکەی 120 کورسی کەم کراوەتەوە لە هەردوو بەشی دەرمانسازی و دان من لە وەزارەت کورسی پێشوو بەتر پێیان وتی بەردەست لێنگانەوە هەر کورسی کاری نەکرد محمد بنای خوای گەورە میرەبان بنای خوای گەورە میرەبان ئێمە وەک خوێندکارانی دەرسی پۆلی 12 بۆ ساڵی 2025-2026 داواکارین لەبەر ڕێز دکتۆر ئارام محەممەد کە پێداچنەوەی سیستەمەکە بکە بەوەی ئەم هۆکارانی خوارەوە یەکەم بەپێی ئەو داتایانی کە لە بەردەمانە ڕێژەی ئەو خوێندکارانی کە نمرەی 95 تا 100یان هێناوە لە چاو ساڵی پار زۆر دابەزیە بەم شێوەی خوارەوە نمرەی 95 ساڵی پار 460 خوێندکار بوو ئەم ساڵ 420 خوێندکارە بە جیاوازی چ خوێندکار نمرەی 96 ساڵی پار 591 خوێندکار بوو ئەم ساڵ 504 خوێندکار بە جیاوازی 87 خوێندکار بەڵێ نمرەی 97 ساڵی پار 394 خوێندکار بوو ئەم ساڵ 325 خوێندکار بە جیاوازی 69 خوێندکار نمرەی 98 ساڵی پار 341 خوێندکار ئەم ساڵ 259 خوێندکار بە جیاوازی 82 خوێندکار نمرەی 92 ساڵی پار 87 خوێندکار ئەم ساڵ 55 خوێندکار بە جیاوازی 32 خوێندکار شانی باسە هەموو ئەم ئامارانە بەبێ هەژمارکردنی کوردی و عەرەبیە کۆی گشتیە و خوێندکارانی نمرەی کەمتریان بەدەستێناوە لە چاو ساڵی پار 310 خوێندکارە بەپێی ئەو داتانی سەرەوە بە چاوەڕوانی دابەزینی زۆری نمرەی کۆلێژەکان دەکرا بەڵام بە پێچاوانەوە بوو نەک دانەبەزانی نمرە بەڵکو بەرزبوونەوە بوو لە زۆربەی بەشەکان بە تایبەتی بەشە ئەندازیاریەکان ژمارەی زۆر لە خوێندکاران بەهۆی جیاوازی 1 پۆینت یان کەمتر لە 1 پۆینت لە بەش دڵخوازی خۆیان وەرنەگیراون بەزان کۆلاین بەڵکو چونەتە کورسی پارالێل بۆ نمونە خوێندکار هەیە نمرەکەی 96.333 بە کەمترین نمرەی دەرمانسازی خۆڕایی 96.4 بە جیاوازی تەنها ئەو پۆینت 1 نمرە چۆتە کورسی پارالێل کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ کەمکردنەوەی کورسی زانکۆلاین و زیادکردنی کورسی پارالێل کە ئەمە شتێکی ناڕەوایە چونکە جیاوازی نێوان کورسی زانکۆلاین و خۆڕایی زۆر کەمە ژمارەیەک لە خوێندکاران بە وەرگیرانی هەمان نمرەی ئەو بەشانی کە ناوێناتۆتەوە نەک بەهۆی سیستەمی کلیت و جیاوازی نمرەی ئەحیا و کیمیا و ئینگلیزی بۆ نمونە خوێندکار هەیە 97.33 هەیە لە بڕی ئەوەی لە پزیشکی گشتی ناوی بێتەوە لە پزیشکی ددان ناوی هاتۆتەوە خوێندکاری ترمان هەیە نمرەکەی 96.4 لە جیاتی دەرمانسازی لە پرۆگرامسازی ناوی هاتۆتەوە شایانی باسە کە وەرنەگیران لە بەشی دڵخوازی خۆمان پەیوەندی بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاینەوە نییە ئێمە پێمان وانیوە چارەسەری دەرچووی زۆری کۆلێژە بەرزەکان بە کەمکردنەوەی کورسی خۆڕایی زانکۆکان بێ بەکودانانی سنوورە بۆ زانکۆ ئەهلەکان خوێندکاران بە نمرەی 80 بۆ 85 لە دەرمانسازی ددان دەخوێنن و بڕوانامەیان باوەڕپێکراوە لەلایەکی تریشە ئەو تەلەبانی کە باری دارەیان باش نییە بەهۆی جیاوازی 0.1 پۆینت ماندووبوونی 12 ساڵان بڕۆ لە بەشی دڵخوازی خۆیان وەرنەگیرێن لە کۆتاییدا ئێمە داواکارین کورسی زیاد بکرێ بەرکو بە مافی خۆمانی دەزانین کە سەیلابراوەکان بگەڕێنرێتەوە و
و بەڕەوای دەزانین لە بەشی دڵخوازی خۆمان بخوێنین بە خۆڕایی نەگە پارالل لەگەڵ ڕێزدا خان فينيشن بۆ بکەیت